سەرۆک کۆماری عێراق بۆ بەشداریکردن لە پرسەی قوربانیانی ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی قەزای حەمدانیە کە ئەژمارەیەکی زۆر قوربانی لێکەوتەوە گەیشتە پارێزگای نینەوە و سەردانی قەزای حەمدانی کرد. دکتۆر لەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراق لە سەردانەکەیدا بۆ قەزای حەمدانیە چووە کڵێسەی ماربەهنام و سارایی ئەو کڵێسایی پرسەی قوربانیانی تێدا بەڕێوە چوو لە نزیکەوە پەیامی هاوخەمی خۆی ئاڕاستەی کە سوکاری قوربانیەکان کرد. سەرۆک کۆماری عێراق لە میانەی بەشداریکردنی پرسەکە داوتی هەموو عێراقیەک ئەو کارەساتە بە کارەساتی خۆی دەزانێت ڕووداوەکە لە جیهاندا ڕەنگی داوەتەوە و هەمووان ئامادەن هاوکاری پێویست پێشکەشی قوربانیەکان و کە سوکارەکانیان بکەن. وەدیشی ئەم کارەساتە تەنها بەسەر قەزای حەمدانیەدا نەهاتووە بەڵکو بەسەر تەواوی گەلی عێراقدا هاتووە. هاي كارثة مو قليلة وصداها حتى في خارج العراق. ئەم کارەساتە بچووک نییە و دەنگدانەوەی لە ئاستی جیهانی هەبوو. پێویستە چارەسەر بۆ بریندارەکان بکرێت و گرنگیان پێ بدرێت. گرنگترین شت لە عێراق ئاسایش و سەقامگیریە بۆ تاک بە تاکی عێراقیەکان. حکوومەت لەم کارەساتە بە ئازارەدا لەگەڵتانە و ئەمە کارەساتێکە بۆ هەمووان. حکوومەت جەخت دەکاتەوە لە چارەسەرکردنی بریندارەکان و گرنگیدان بە خێزانی قوربانیەکان. من جانبنا كحكومة وشعبا معكم في هذه الكارثة المؤلمة. هەر لە سەردانەکەیدا دکتۆر لەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراق بریندارانی ڕووداوەکەی لە نەخۆشخانە بەسەر کردەوە سەرڕای دەربڕینی پشتیوانی تەواوەتی خۆی بۆیان جەختی کردەوە هەر بریندارێک پێویستی بە چارەسەری بێت لە دەروی وڵات ڕەوانەی دەروی وڵات دەکرێت. هاتین بۆ ئێرە بەهۆی مەئاساتە گەورەوە کەمە مەئاساتێکە بەسەر شەعبی عێراقی هاتووە نەک هەر بۆ خەڵکی حەمدانیە. لە پێش هەموو شتێکە بەڕاستی خەڵک عجزی هەیە بەرامبەر شعور دەربڕین و کەلیمات دەربڕین. هیوای گەورەمان ئەوەیە کەوا ئەوانەی کەوا تا ئێستا لە خەسەخانەن عیلاجیان پێویستە بە زووی چاک ببنەوە. ئەوانەی کە عیلاجیشانەوێت لە دەرەوە عیلاجیان بکرێت ئەوە جەنابی وەزیری سەحا هاتوو لێرەیە. لەوەتێ ئەم حادیسەیە ڕوویاوە بڕواتانە بێ هەموو شەعبی عێراقی بە حکومەت و بە دەسەڵات و بە مەسئولینی هەموو حیزبەکانەوە وا ئەزانن کاریسی خۆیان. سەرۆک کۆماری عێراق گۆڕی قوربانیەکانی ڕووداوەکەی حەمدانی بەسەر کردەوە و جەختی لەوە کردەوە کەم تەرخەمی و نەبوونی مەرجی سەلامەتی لە پاراستنی گیانی هاونیشتیمانیان قبوڵ ناکرێت و وتیشی هەچ کەسێک زیان بە هاوڵاتی و کۆمەڵگە بگەێنێت سزا دەدرێت. ڕووداوەکەی حەمدانیە کاردانەوەی زۆری لە سەر ئاستی ناوخۆیی و دەروی وڵات لێکەوتەوە کە تا ئێستاش بەردەوامن. لەگەڵەوەشدا لێکۆڵینەوەی هێز ئەمنیەکانی عێراق لە ڕووداوەکە بەردەوامە و بەدەیان کەس بە تۆمەتی سەرپێچی و کەم تەرخەمی دەستگیر کراون کە لە نێویاندا خاوەنی هۆڵەکە بوونی هەیە.